ئەتوانین بڵێن ئازادبوونی وەجلان تەنها ئازادبوونی کەسێک نییە بەڵکو دەبێتەوەی چارەسەری تەواوی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەڕەنگە تەنها گەر لە گەورەی و پلانگەڕی نێودەوڵەتیەکە بگەڕێن و لێکۆڵنەوەیەکی بۆ بکەین ئەمە ئەومان پێ دەڵێ کە بۆچی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانایە. بێگومان ئەمەش ڕنگدانوویەکی گەورەیە بێ لە ناوچەکە و ڕەنگە ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی دوای بەهاری عەرەبی و سەرەڵدانی گەلانی سووریا و دروستبوونی ستاتوەیەکی وەکو ڕۆژاوای کوردستان و دواتر ئەگەر بگەڕێنەوە بۆ ئێستا سەرەڵدانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەومان پێ دەڵێ کە دید و ئایدیا و پارادیمای فکری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان توانیوێتی کاریگەری لەسەر کۆی ڕووداوەکانی ناوچەکە بێت. کەواتە ئەکرێ بڵێن ئەوەی من هەمیشە دووبارەیەکم ئەوەیە کە دوژمنانی گەلی کورد هەر چوار پارچە و ئەوەی دەسەڵاتدارانی مۆدێرنەتەی سەرمەداری پێش ئەوەی ئێمە گرنگی و ئەهمیەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەوان زیاتر زووتر هەستیان بە مەترسی بوونی کەسێکی وا کردو بوونی مەترسی چی مەترسی لە چی مەترسی لەوەی کە ئەتوانێ هەژمونی دەسەڵاتداری دەوڵەت نەتەوەی کلاسی کە بە شێوەیە لە شوێکەکان بۆتەوەی بشێوی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ بەهۆی ئەوەی کە ڕووباری خوێن بەردەوام دوور بڕژێ لەم ناوچەوە گەلاتی ناوچەکە بەردەوام لە بەرکەوتنە لە دیارە ڕێگە چارەی دیموکراتیانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە لە مۆدێرنەتەی دیموکراتی و پێشنیاری کۆنفێدرالیزمی دیموکراتی بۆ چارەسەری ئاشتیانی ناوچەکە ئەمە هەمومان پێمانەڵێ بۆیە گرنگە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بێ. ئازادبوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان یعنی خستنە سەر ڕێچکەی ئاشتیانەی گەلانی ناوچەکەی.